کردنەوەی ئەم جۆرە پێشەنگیانە بە کارێکی شیا و زۆر پێویست ئەزانم من ناتوانم بڵم خوێنەر کەمی کردو یان زیادی کردووە چونکە گەر سەرێک لە دەستگا چاپەمەنیەکان بدەین ئەبینین بەردەوام ڕۆژانە کتێبی باش لە چاپکردندایە بەڵام کەمی خوێنەر دەگەڕێتەوە بۆ بەرەو پێشچوونی تەکنەلۆژیا بەڵام تۆ کە ئەو تاموچێژەی لە پەڕەیەکی کۆنی کتێبێکدا هەستی پێ دەکەی هەرگیز لە مۆبایل و ئایپاد و یان هەر بابەتێکی تر بە هەستی پێ ناکەی. دەبینین زۆربەی سەرچاوەکانی بیانین سەرچاوی کوردی کەمە و ئومێد دەکەم سەرچاوی کوردی زیاد بکرێت بۆ ئەوەی گەنجی کورد چونکە لە ناوەندەکانی خوێندن و زانکۆکانە زۆربەی هەر زۆر قوتابیەکان کە دەردەچن تەنیا زمانی کوردیە بۆ ئەوەی زیاتر پەرە بە زمانی کوردی بدرێت و سەرچاوی زیاتر هەبێت ئومێد دەکەم نووسەران و وەرگێڕەکان زیاتر پەرە بە زمانی کوردی بدەن بۆ ئەوەی تاکەکان سوودی زیاتری لێ وەربگرێت. ئێمە وەک سەرەتا کە ئەم هەفتە بازارەمان داناوە بە خۆشحاڵیەوە پێشوازیەکی زۆر باشی لێکراوە وەک بەڕێستان دەیبینن لە ئێستادا کۆمەڵێک ئافرەتی زۆر باش هاتوون بەشداری ئەم هەفتە بازارەیان کردووە هەرچەند یەکەم جارە لە شاری هەڵەبجە هەفتە بازارێکی لەم چەشنە هەبێت ڕاستە لە دوکانەکاندا چەند خاتوونێک کاڵا ئەفرۆشن دشتومەکی خۆیان ئەفرۆشن بەڵام تا ئێستا ئەمە یەکەم جار بووە ئافرەت بێتە دەرەوەی دوکانەکان و لەسەر جادە کاڵای خۆیان بفرۆشن. ئەمە پرۆژەیەکە پێڵێن گەشتێکی موزیکی هێلێنیکی بۆ کوردستان هێلێنیکی خزمان موزیکی یۆنانیە ئەمە گەشتێکی موزیکی یۆنانەوە بۆ کوردستان بە بەشداری کۆمەڵێک هونەرمەندی کورد و یۆنانی. ئەم تێکەڵکردنی دوو کولتورە کولتوری یۆنانی و کوردی دیارە دڵنیام لەبەرەوەی کە مۆسیقای یۆنانی لەگەڵ کوردیا هاوسەیەتیەکان هەیە بە ئەجری شێوازی موزیکەکەیان بە هیوام کۆنسەرتێکی چەشبەخش بێ بۆ هەمووان و بۆ ئێمەش.